پاڵپش بە یاسای ژمارە 7 یاسای ساڵی 2012 ئەنجومەنی ڕاژەی گشتی هەرێمدا هاتووە. پێدانی فرسەتی یەکسان بەو کەسانی دەیانەوێت دابمەزرێن جێبەجێکردنی بنەمەکانی دادپەروەری لە پرۆسەکانی دامەزراندن. جەخە لەسەر دانانی پێوەر و خاڵبەندی بۆ هەڵبژاردننی کەسی شیاو بۆ شوێنی شیاو کراوەتەوە. مەخابن لە دامەزراندنی 52 کەس لە پارێزگای هەڵەبجە ئەنجومەنی ڕاژە سەرپەرشتی دیاریکردنی پێوەر و خاڵبەندی و بنەماکانی دامەزراوانی نەکردووە و پارێزگایش هیچ ڕوونکردنەوەیەکی نەداوە دەربارەی چۆنێتی دامەزراندنی ئەم 52 کەسە و نازانێت لەسەر چه ئەساسێک ئەم کەسانە دانراون. ئەوەی جێی نیگەرانی لای دەرچوانی دانەمەزراوی سنووری پارێزگای هەڵەبجە دروست کردووە ناونووسین و بەرزکردنەوەی ناوەکان دوور لە هەموو پرەنسیپ و بنەمایەکی ئیداری و تەوزیفی بەڕێوە چووە. ودەیان کەسی ناشایستە و نەگونجاو لە شوێنی کەسانی شایستە بە مەحسوبیەت و مەنسوبیەت دوور لە بانگەواز و خاڵبەندی دانراون. بۆیە داواکارین لە بەڕێستان لە پێناو بەرقەراربوونی یەکسانی و گەڕانەوەی مافێکی سەرەتایی دەرچوانی دانەمەزرا و ڕەزامەندی نیشان بدەن لەسەر هەڵۆشانەوەی ئەو 52 کەسەی کە لەلایەن پارێزگای هەڵەبجەوە بە شێوەیەکی نایاسایی دامەزراون. وەڕێگە نەدرێت چیتر لەلایەن چەند کەسێکی نابەرپرس مافی گەنجانی ئەم شارە پێشێل بکرێت و بڕاری دامەزراندنی 52 کەس بخێنە دەستێکی ئەمین تا گەنجان و دەرچوانی دانەمەزراوی پارێزگای هەڵەبجە بتوانن لە ڕێگەی بانگەواز و خاڵبەندێکی دادپەروەرانەوە و بێجیاوازی فۆرمی دامەزراندن پڕ بکەنەوە و سوودمەند ببن لە دامەزراندنی ئەم 52 کەسە و هەموو دامەزراندەکانی داهاتوو کە بۆ ناو دامەزراوەکانی سنووری پارێزگای هەڵەبجە بڕیاری لەسەر دەدرێت. ئەنجومەنی دەرچوانی دانەمەزراوی زانکۆ پەیمانگاکانی سنووری هەڵەبجە 23/9/2025.